بەڵێ کاک مەحموود سڵاو لە تۆ لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێتن. دیارە بانگەشەکردن بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوامی هەیە لە سنووری مەڵبەندی هەشت سۆرانی کۆمەڵی ئیسلامی و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لەو سنوورە شەو ڕۆژیان خستۆتە سەر یەک بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی و بە گوڕوتینەوە لە ژێر دروشمی کۆڵ نادەین و بەردەوامن لە سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. دیارە ئەمڕۆ لە سنتەری قەزای سۆران بانگەشە بۆ لیستی کۆمەڵەکان ناوبازاری سۆران بەسەرەکەنەوە کاسبکاران دیارە پێشوازیەکی گەرم لەلایەن هاوڵاتیانی قەزای سۆرانەوە لە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و لە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەکرێتن. دیارە ئەوانە ئێستا کارژەر و ئەندامان و مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 لە لیستی کۆمەڵی ئیسلامی 194 لەگەڵ ئەو تیمەی بانگەشەی سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستاندا من بۆ زانیاری زیاتر لەسەر شێوازی بەڕێوەچوونی بانگەشەکەیان ئەسمە لای بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی. مامۆستا مەڕوان سڵاوت لێ بێتن، پێشوازی هاوڵاتیان لە چاستێکدا لە قەزای سۆران لە لیستی کۆمەڵ و کاندیدانی. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا سوپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و بۆ برایانی مەڵبەندی هەشتی سۆران کە ماندوونە ناسانە ئەمڕۆ سێم ڕۆژە بەهۆی فراوانی و بەهۆی قەڵەباڵغی ناو شار و زۆری دوکانەکان بەردەوامین بۆ ڕۆژی سێم لە حملەی هەڵبژاردن و سوپاس بۆخوا. بەڕاستی ئێمە قەرزداری خەڵکی سۆرانین و زۆر سوپاسیان دەکەین. بەڕاستی هەڵوێستێکی زۆر جوامێرانیان هەیە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی، یعنی تاکوتەرا ئەوانەی کە وەکو بڵێ دەنجیشیان نەداوتیان دەنگ نادە، بەڵام زۆر بەڕێزەوە پێشوازیان لەو ستافە کردووە و ڕۆڵی کۆمەڵی ئیسلامیان بەرز نرخاندووە. وەخوازیارم کە لە هەموو مەڵبەندەکان و لە هەموو شوێنەکانە و گەرم و گوڕیە هەبێتن، چونکە ئێمە بڕیارمان داوە کە بە جوهدی بەشەری بە ماندووبوونی ئەندامانمان زیاتر بتوانین متمانە و سیقەی خەڵک زیاتر بەدەستبێنین و کۆمەڵی ئیسلامی چۆن لە هەڵوێستەکانی بەردەوام بووە و بەردەوامیش دەبێت لە داهاتوو، چۆن لە ناو جەماوەر بۆ بەردەوام لە ناو جەماوەر دەبێتن. وەخوازیاریشم کە زۆرترین متمانە لیستی کۆمەڵی ئیسلامی 194 بەدەستی بێنێتن. کاری پێشوازی هاوڵاتیان بە شێوازە گەرم و گوڕیە گەڕێتەوە بۆچی لە قەزای سۆران؟ ئێمە لە ڕابردوو دانەبڕابووین لەو خەڵکە و بەردەوام لە ناو ئەو خەڵکەدا بووین و پێویستی بۆ نەدەکرد کە بچینە ناو خەڵک خۆمانیان پێ بناسێنین لەگەڵ مەعانات و لەگەڵ خۆشی و ناخۆشیەکانی خەڵکی بەتایبەتی لەگەڵ ناخۆشیەکانیان بەردەوام بووین و لەگەڵیاندا بووین و چونکە ئێرانە بە تەبیعەت شوێنێکی بڵێ تەبعێکی کۆمەڵایەتی هەیە و الحەمدولله مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی لێرانە و لەگەڵ هەموو کادیران و ئەندامان دانەبڕاون لەو خەڵکو و لەو مجتەمەعە و ئەو خەڵکەش دڵی بۆی خۆشە ئەوەی کە بەرپرسایەتی دەکەوێتە سەر ئەستۆ و دەچێتە شوێنێک دانەبڕێ لەو خەڵکە. ئەو هۆکارێکی ڕئیسیە و خەڵک بەڕاستی بێزارە لەو خەڵکەی کە نەیان بینیون 4 ساڵ جارێکیان دەبینن. خوازیارم بەتایبەتی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی و سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دابەزنە ناو خەڵک و جەماوەر و لەگەڵ چین و توێژەکان تێکەڵاو بن، چونکە ئێمە کوڕی ئەو خەڵکین و لەگەڵ ئەو خەڵکەداین و خوازیاریشم لەو خەڵکی خۆمان دانەبڕین بە هیچ شێوەیەک. ئێمە لە ڕۆژانی کۆتایی بانگەشەداین پەیامێک تێبەوە هاوڵاتیانی تاوکو ئێستا بڕیاریان نەداوە بچن ڕۆژی دەنگدان لە سینۆ. وەڵام من یەکشت دەڵێم شوێدی کە لە خزمەت مامۆستایەکی ئاینی دابووین قسێکی زۆر جوانی کرد و قسەی دووبارە دەکەمەوە. وتی ئەو کەسێک کە دەنگ نادا یعنی وجودی نییە، یعنی وجودی نییە. خوازیارم ئەو کەسێک کە هەست بە وجودی خۆی دەکا، هەست بەوە دەکا کە ژیانی لەبەردایە ئیسپاتی وجودی خۆی بکاتن، ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بکاتن و ئەو بێزاریە و ئەو ناڕەزایی کە لە دەسەڵات هەیە کە 27 ساڵە دەسەڵاتیان بەدەستە کە خزمەتێکی ئەو تۆی هاوڵاتیانیان نەکردووە بێنە سەر سندوقەکانی دەنگدان و بە دەنجی خۆیان کە هیچی تێناچێتن گۆڕانکاری دروستکەن لە هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی. بەڵێ کاک مەحموود منە گەرەمەوە لای تۆ. دیارە و تیمانەی کۆمەڵی ئیسلامی بە گوڕوتینەوە سەرجەم قەزای سۆران و ناحیەکانی دەوروبەر بەسەرەکەنەوە لە ڕۆژانی داهاتووش بەردەوام بن لە بانگەشەکردن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان.